خۆشەویستان سڵاوتان لێبێت خۆشحاڵم کە ئەمڕۆژ دێمەوە خزمەتتان دیارە 6 ساڵ بەر لە ئێستا و لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا ڕێفراندۆمێک ئەنجامدرا لە کوردستان و یاخود لە باشووری کوردستان و لە ناوچە دابڕێنراوەکان لەژێر ناونیشانی سربەخۆیی. هەرچەندە سربەخۆیی و مافی چارەی خۆنووسین مافی هەر ئینسانێکی ئازادە، مافی هەر گەلێکی بەشمەینەتە، بەڵام ئەمەی کە لە هەرێمی کوردستان ئەنجام درا و کە بەداخەوە لێکەوتەکانی جگە لە هەرێمی کوردستان بەڵام بە شێوەیەکی سەرەکی ناوچە دابڕێنراوەکان لە خانەقینەوە تاکو شنگال زیانمەند بوون. ڕێفراندۆم لە نێوان دروستکردنی دەوڵەت و ناشتنی دەوڵەتدا کامە بوو. ڕێفراندۆم لە نێوان خەونی سربەخۆیی و گەمە مخابەراتیەکاندا کامە بوو. ئەو ڕێفراندۆمەی کە هەر لە دوای ئەنجامدانی و لە دوای نەتیجەکەی داوایان لە سەرۆکوەزیرانی پێشووتر حەیدەر عەبادی کرد کە دەرگای حیوار دانەخات. هەر دوای کاتێکی کەم نەتیجەکەیان سڕ کرد و پاشان هەڵیشان وەشاندەوە. کەواتە ڕێفراندۆم بۆ ئەوە کرا کە سربەخۆیی بۆ کورد لە باشووری کوردستان بەدەست بهێنرێت، یاخود بۆ ئەوە کرا کە لە ئێستادا هاوڵاتیانی هەرێمی کوردستان 3 مانگە چاوەڕوانی موچەن. ئەمان و کۆمەڵی قسە و باسی دیکە سەبارەت بە ئەنجامدانی ڕێفراندۆم و کاریگەری و زیان و لێکەوتەکانی لەسەر هەرێمی کوردستان و ناوچە دابڕێنراوەکان بە تایبەتی لەگەڵ بەڕێز نووسەر عەلی کەریمی کە ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵم دەبێت. کاک عەلی سڵاوت لێبێت و سپاس بۆ ئامادەبوونت. لە سەرەتادا وەکو مافێکی دیموکراسی، وەکو شایستەیەکی نەتەوەیی و قەومی ڕێفراندۆم لە ڕووی یاسایی و دەستوریەوە ئەنی تا چەند مافی هەرگەلێکە کە بەشمەینەت بێ، بێوڵات بێ، بێدەوڵەت بێت کە مافی چارەی خۆی دیاری بکە و پاشان دێنە سەر ئەمەی کە لە هەرێمی کوردستان کرا ئاخۆ بۆ سربەخۆیی بوو، دروستکردنی دەوڵەت بوو، یاخود ناشتنی دەوڵەت بوو. فەرموو کات بۆ تۆیە. سڵاو و ڕێز و حورمەت بۆ هەموو هاوکارانی بەڕێزی کەرکووک و سڵاو بۆ بینەرانی بەڕێزت. حەقیقەت ئەوەیە کە ئێمە 6 ساڵ لەوەی پێش شتێک بە ناوی ڕێفراندۆم فەقەت و فەقەت لەسەر ویست و داخوازی یەک سەرۆکی عینات، یەک کەس کە هەردوو قاچی لە پێڵاوێکی کردبوو و ئەوەی وەکو شتێک لە وێنا دەکرد کە شتێکی ئابڕوانەیە، شتێکی شەرەف و ناموس و حەیایە و لەسەر ئەوەی عینادی دەکرد و زۆر ئەدا و ئەتواری سیر و عەجایبیشی لە خۆی نیشاندا کە چی دەبێ با ببێت و ئەوانەی دەکرد و چ شتێ حسابێ بۆ کەسێ ناکەم و ئەو جورە ئەدا و ئەتوارانەشی نوان لەسەر مستەشاربوونی یەک دوو نەفەری فاشلی دەڵاڵی نێونەتەوەی وەکو ئاغای لێوی و ئەو جورەشتانە وەکو ئەو بازرگانە کۆنە سیاسیانەی ئەمریکا و فەڕەنسەی هێنابوونی لە باڵ خۆیدا و ئەوان ئەو ئەتکەیان پێکرد کە هەمومان دیتمان نەتەنیا ڕێفراندۆم یەک هەنگاو کێشەی کوردی بەرەو پێشەوە نەبرد، بەڵکو دەیان هەنگاو بردینە پشتەوە. ئێمە پێش ڕێفراندۆم زۆربەی خاچی کوردستان، زۆربەی خاکی دابراوەکان، زۆربەی کەرکووک و دوبز و خورماتوو و ئەو وڵاتانەمان هەمووی لەژێر کۆنتترۆلی کورددا بوون. عەرەبەکان دەپاڕانەوە کە ڕێگایان بدرێت بێنەوە ژوورێ، بەڵام حەقیقەت ئەوە بوو کە ڕێفراندۆم هەموو ئەو پوشەی سووتان هەمووی ئەوانەی کردەوە سفر و ئێمە گەڕاینەوە زۆر 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 دواوە و زیاتر لە 52% خاچی کوردستانی پێش ڕێفراندۆممان لە دەستدا و ئەوەش فەقەت و فەقەت لەبەر ئەوە کراکە ئاغای مەسعودی بارزانی هاتفوو سواری کەلیشێت ببوو و بۆ خۆی بە قەولی خۆی دەیکوت ئەمە هەرچی دەبێ با ببێت کاکە نابێت، ئەمە هەرچی هاوارمان کرد ئەو دەمی لە داود و بێدادمان کرد بەداخەوە کۆمەڵێکی زۆر لە خەڵکی ڕۆشنبیر و حیزبی سیاسیش لەگەڵ کەوتن سەرکردایەتیەکانی ئەو ناوچەیەش لەگەڵی کەوتن پێیان وابوو وا بە تێڕادیوی دەڵێ دەوڵەتی کوردی و پاسپۆرتی عێراقی بسووتێن و کە زۆر کەسیش سووتاندی و عێراقمان تەلاقدا ئەوانە وە گومان کەوتنتیان نەبادا ئەو کابرایە لە بنەوە شتێک ئەبینین کە ڕۆژ بە ڕۆژ ینی سەرێکیان لە هەولێر و سەرێکیان لە بەغدایە کەواتە دراوسێتی بۆ شێوازا بێ.
ناڕاستیان نەکرد بەڕاستی من لێرەدا داخ و ئەسەف و ئەو ڕۆشنبیرانەی ئەو ناوچەیە ئێرەش و هەموو کوردستان و ڕۆژهەڵاتیش و باکووریش ئەسەف بۆوان دەخۆم کە بەڕاستی گومانیان لێ پەیدا بوو نەکا ڕاست بکە ئاوا بە تێڕادیوی کۆمەڵک مەداحی هێنابوو 3,000 2,000 مەداحی لە هۆڵێکی کۆ دەکردەوە و بە بەژن و باڵایان هەڵدەکرد ئەو لە خۆی دەرچوو بوو و خۆی دەرچوو بوو و واشی وێنا دەکرد لە ناو کۆمەڵک خەڵک کە نەبادا ڕاست بێ و ئەمریکا یا زل هێزەکان یا ئینگلیس و ئەوانە وعدێکیان پێدا بێت و بەڕاستی دەوڵەتی کوردی دروستکەن کەچی ئێمەمانان بڕوامان پێی نەبوو ئێمەمانان دەمازانی موامرەیەکی گەورەیە ئەو موامرەیە تەنیا و تەنیا بەدەستی بە پلان و تەوتەعەی بە موامرەی تورکیا و دەسەڵاتی ئۆردۆغان دەکرێت بەدەستی ناوخۆمان بەدەستی بەکرێگیراوی ناوخۆمان دەکرێت ئێمە ئەوانەمان هەموو دەزانی و هاوارمان دەکرد کە کاکە ئەوە پلانی تورکیایە ئەوە تورکیا پێمان دەکا تورکیا نایهەوێ ئێمە ڕۆژێک لە ڕۆژان سەر بەخۆ بین ئێمە ئەو جارەکانە ڕێفراندۆم بۆچی دەکەی هاوارمان دەکرد ڕێفراندۆم بۆچی دەکەی لەلایەکدایان کو دێمە دەوڵەتی کوردی ناکەین بەڵام لایەکی یەکێکو ئەو برادرانەی خۆیان ئەوانەی مولحەقی خۆیانە داهاتن دایان کوت تاپۆی ڕەشە کاکە تابۆی ڕەش چێت تاپۆی ڕەشکوا لە چیانی چی ئەدێ بۆ کەس نەیبید ئەو میلەتە بۆ کەس ئەو میلەتە نەیدیت کە تاپۆکە لەکوێیە ئەو تاپۆیە بۆ ئێستا کونیەکە 3 مانگە بە قەولی خۆت دەڵێ کاربەند و کاکە مەکتەب تحتی لە مەکتەب داخراوە لێرە حتمما لە کەرکووک دانەخراوە بەڵام لەو شاری سلەیمانیە مەکتەب داخراوە ئەوە چەند ڕۆژە منداڵ دەسێ منداڵە دەوڵەمەندەکان دەستن مەکتەبەوی لە مەرسەی ئەهلی مەکتەبی ئەهلی بەڵام ئەوی دیکە فەقیر و هەژارەکە مەکتەب داخراوە منداڵ بەڕەڵایە لە کوچە و کۆڵانیدا دوایش دەڵێن ئەرێ بۆ منداڵە دەوڵەمەندەکە دەبێتە دوکتور و مەهەندیس بەڵام منداڵە فەقیرەکە نابێتە ئەوە تاوە ئێستا کونەوە چەند ڕۆژە مەکتەب کراوەتەوە لە دەستپێکی مەکتەب ئاوا مەکتەبیان کردوێتەوە مەکتەب نەکراوەتەوە مەکتەب بایکۆت کراوە ئەمە نەتیجەی ڕێفراندۆم بوو کاکە جان نیوەی خاچی کوردستان لە ڕێفراندۆمدا ڕۆی ئەوجا ئەم پرسیاری لە کۆمەڵانی خەڵک دەکەم ئەرێ یەک تاکە کورت هەیە لە چوار قوشبنی دنیاە دژی سەربەخۆی کوردستان بێت بە دڵنیایی دەڵێم نا بە دڵنیایی دەڵێم نا هەر کەس ڕۆژێک لە ڕۆژان شیری دایکێکی کوردی خوار بێت بە دڵنیایەوە لە 100 ساڵەوە پێش لەو کاتەی کەماڵی بارزانی لە کەرەجێ بوون و خەڵک شۆڕشی دەکرد و خەڵک کوردایەتی دەکرد و لێرە لەو قەندیلەی خەڵک کوردایەتی دەکرد ئەوان لە کەرەجێ لە وێلاکانی ما عەجەماندا لە وێلاکانی شای ئێرانەدا ئیسراحەتیان دەکرد و هەر فڕیشان بەسەر کوردایەتیەوە نەبوو ئەوە چۆنە ئەوڕۆکانە ئەوان بانگەشەی کوردایەتی دەکەن و ئەلەم بەدەستی کوردن بەزانن بووە لەبەر ئەوەی کە ئەوڕۆکانە کوردایەتی بۆیان پارەی تێدایە کوردایەتی بۆیان سەرۆت و سامانی تێدایە کوردایەتی بۆیان بۆ منداڵەکانیان وەک بازرگانێکی 100 دەنا ئەگەر بازرگانی نەبێت ئەو ڕۆکانە مامۆستای خەڵکی سلەیمانی و هەولێرە پارە نییە مەعاشی نادەنێ بەڵام منداڵەکانی بارزانی لە باشتری ژیانی ئەمریکا و بریتانیا و نەمسادا دەژین لە مەغریب ئەسپی 10 میلیۆن دۆلاری بۆ منداڵێکی دەکڕن ئەمانە کوا کاکەوانە دەتوانن سەرکردەی میلەتی کورد بن وەختێک سەرۆکی وەزیری بەرگری تورکیا دوینێ پێرێ دەڵێ کە ئێمە دەتوانین لە منتەقەی سلەیمانی چالاکی بکەین و درۆن بەڕێک بەکاربێنین و عەربەت بۆم باران بکەین و عەربەت ئاوە ئەو سێلاوە شەهید بکەین ئەوە بە یارمەتی دۆستەکانمانن لە ناو خۆی کوردستاندا ئەخە دۆستەکانیان چێن لە ناو خۆی کوردستاندا ئەو دەڵێ کە پارتی هاوکارێکی باشمانە تورکیا دە ناو خۆماندا ئەقەوانێت دەڵێم ئەمە عیبە بۆ ئێمە دۆستی تورکیا کە دوژمنی سەرەکی میلەتی کووردا دۆستی کورد لە باوەشی خۆماندا لە شیرفانی خۆماندا پەروەردە بکەین ئەو ڕەکان لە میلەتی کوردی بێتە سەرجادەی ئەخر خۆ ئەجل لەوەی ئاشکراتر نابێ وەزیری بەرگری تورکیا دێ دەڵێ ئێمە ئەو کارانەمان بەبێ دۆستەکەمان پێ ناکرێ حەقیقەتەکەشی ڕاست دەکا سپاسی دەکەم لێرەوە بۆ ئەو ڕاستگویەی بۆ ئەو هەیقەتەی کە ئاشکرای کرد فعلا ئێمە زۆر دەمەیە کە ئەوەی باز دەکەین کە کاکە ئەوان ئەمیلی تورکیان ئەوان بەکرێگیراون جا بۆیە ئەمن دەڵێم ئێستا کونیە میلەتی کورد دەبێ وریا بێ ڕۆشنبیری کورد دەبێ وریا بێ ڕۆشنبیری کورد کاکە ئەتۆ ئەوان لە ئێستاوە هیچ نین چونکە پارەیان هەیە و دەسەڵاتیان هەیە زیاتر لە 37 جار لە 4 لاپەڕەی کتێبی جۆغرافیا و مێژووی منداڵانی ئیبتیداییدا ئەو 10 جار زیاتر لە 30
سلجار نێوی بارزانی هاتووە ئەمە عیبە ئەوە چ پەروەردەیە کەس پێیە بۆ منداڵی ئێمە ئەمانە دەزانین کە هاتوون فقط و فقط بۆ بازرگانی ڕێفراندۆمیان کرد بۆ بازرگانی ڕێفراندۆمیان کرد ئەوەندەش بەلایەوە گرنگ نەبوو نیوەی خاچی کوردستان دەدۆڕێنین یا نادۆڕێنین بۆیە حەقا ڕۆشنبیری کورد ناڵم میلەتی کوردی هیچ گوناحێکی نییە میلەتی کورد کاری خۆی دەکات میلەتی کورد فیداکاری خۆی کردووە ئەنفالی دیوە ئەڵەبزەی دیوە پێشمەرگەی شەهیدی دیوە خێنی جۆگەیەک خێنی لەبەر ڕۆیشتووە میلەت بۆیە ئەو ڕۆکانە ئەوەی کە کاری خۆی ناکە ئەوە من و تۆین ئەمن و تۆی خوێندەوارین ئەوانەین کە بە خۆمان دەڵێن ڕۆشنبیر ئێمە ڕۆشنگەری ناکەین دەبێ بین ڕۆشنگەری بکەین کە ئێمە مارێک لە باوەشی خۆماندا پەروەردە دەکەین بە نێوی بارزانی بە نێوی ئەو بنەماڵەیەکە بۆ خۆی مەسعود ها لەسەر موتەبەرەکەی کوتی ئێمە خاوەنی هەزار پیاوین زاوەڕە لە دنیای مۆدێرنیتەوەدا و لە عەسری هەزارەی سێهەمدا ئەو بە پیاوەکانی دەنازێ لە باتیەوەی کە بە میلەتەکەی بنازێ لە باتیەوەی کە بە منداڵی ئەنفال و منداڵی هەڵەبجە و منداڵە شەهید بنازێ کاکە تۆ بزانە ئەو ڕۆژانە من لە دانیشتبووم لە وڵاتێکی دەرەوە چاوم لە تەلەڤیزیۆنی دەکرد تەخەڕوجی تەلەبەکانی زانکۆی زاخۆ بوو دەهۆک بوو نەفەری یەکەم بارزانی نەفەری دووەم بارزانی نەفەری سێەم بارزانی یعنی ئەتۆ زانکۆیەکی زۆر و زەوەند بە پارەی ئەو میلەتەی بە خێنی ئەو میلەتەی ئەتۆ توخوا عیب نییە ئەمن دەڵێم ئێستاکوونێ بۆ برادرانم کو کاتێک ئەمە باسی مەسەن ئەفریقای جنوبی دەکەین دەست بەجێ ماندێلامانە بیرێتەوە ئەگەر کەسێک سوالکەرێکی ئەفریقای جنوبی جستا بێ لەو سەرجادەی ئەمن بیبینم حرمەتی دەگرم چونکە سەرۆکەکەی وێنایەکی جوانی لە ئەفریقای جنوبی کردووە کابراایەکی هندی ببینم ئەو پڕی احترامی بۆ دادنم چونکە غاندیم بەبیر دێتەوە باشە پێم ناڵێن سەروەت و سامانی ئێمەی میلەت لەباری سمبولیکەوە لەباری معنەوێەوە چێە ئەخ سەرۆکەکەمان ئەو بێت جا بە خاتری خوای یەک نەفەرم پێ بڵێ لە دنیای ئاکادمی ئوروپایە بەوانە نەڵێ خێڵ بەوانە نەڵە شوانکارەی کاکەوان ڕەشماڵێکیانداناوە بنێوی مۆدرنیتە بە نێوی حزبی دموکرات هەشتا ساڵە بەخۆیان دەڵێن دموکرات بەڵام هەشتا ساڵە باب و کوڕێکی دیوە ئەو حیزبە ئێستاش دوایە کوڕێکی دیکە حازرە دوایویش کوڕێکی دیکە حازرە ئێمە لەو دەورەی گوزەراوین وەک میلەتی کورد ئێمە میلەتی کورد میلەتێکی فەقیر و هەژار بووین ئێمە میلەتێکی وریاین ئێمە میلەتێکین کە نابێ ئەوانە دەسەڵاتیان بەسەری بەداها بێت دەبێ ئەو قۆناغە تێپەڕێنین و ئێمە دەبێ بەرەو شارستانیەتێکی فول شارستانی و فول مۆدێرنیتەدا بڕۆین و ئاوا ڕزگارمان دەبێت بە ڕێفراندەمی بارزانی کورد ڕزگاری نابێت دڵنیاتان دەکەم میلەت بە ئەو جارەکانە هەر کەس بێ لە من پرسێ ئەوەکو تاچێکی کورد ئەرێ بۆ سەربەخۆیی کوردستان یا نابۆ سەربەخۆی کوردستان ڕێک لە دبی ڕادەکێشم چونکە ئەیتر شک و گومانی تێدا نییە ئەگەر من شیری دایکی نیشتیمانم خوارد بێت بەبێ شک دەڵم بەڵێ بۆ سەربەخۆیی کوردستان بەبێ ئەولا دڵم کەوابێت ئەو ڕێفراندۆمەت بۆ خۆت کرد ئەو ڕێفراندۆمەت بۆ ئاغاکەت کرد ئەو ڕێفراندۆمەت بۆ ئەوەی کرد کە تورکیا پێی کردی تورکیا بە تۆی کرد جا ئەوەیە کە ئێمە ئەو ڕۆکانە جا ئەی بوو شوورەی ئەو ڕۆکانە بەیانی هەستام لە یەکێک لە سایتەکان دەڵێ یاودی 6 ساڵەی ڕێفراندۆم دەکەم کاکە یادی چی دەکەی پیرۆز بە یادی 6 ساڵە چه پیرۆزێک بێ کاکە ئەوە تا مامۆستاکەم پارەی نییە بچێت مەکتەبێ معاشی نییە ئەخ چ پیرۆز دەکەی کاک نیوەی خاچی کوردستانمان ئێستا عەرەب تێدا دانیشتووە نیوەی جوتیارەکانمان ناتوان سنگەرمەکانیان بدرونەوە ئەتۆ ئەوەت کرد کاکە بە ڕێفراندۆم زیاتکایە باچی دیکە میلەت چاواشە نەکەین و میلەت ئەوریاکەینەوە ئەوە خەتای میلەتیش نییە خەتای دیسانەکانە کوتم بەداخەوە مەداحی دروست کردووە ئەو ڕۆکانە وەکو پادشاکانی سەفەوی و عوسمانی و قەجەر و ئەوانە لە پێشەکی ڕۆمانەکەی سەگوەڕی ساڵی 1990 لەو ساڵە یعنی پێشەکی بۆ نووسە دەڵێ کە مەدح و سەنا و پێدا هەڵگورتنی دەسەڵاتداران ڕەفتاری چاوشی سیاسیە بەڕاستی و ئیشی ڕۆشنبیر و نووسەر و ئەدیب نییە یعنی کەواتە ئەوانەی کە بەناو ڕووناکبیرن بەناو ڕۆشنبیرن بەناو ئەدیبن یعنی لەم حاڵەتەیە دەبوایە کە ڕۆڵێکی باشیان بجێڕایە لەوەی کە ئەم ئاراستەی بەڕاستی ئەو تا ئەمڕۆ ینی ئاماژەت بۆ داوە کە خەڵک پیرۆزبایەکە بەڵام لە هەندێک ناوچەی هەرێم شیرینی دابەش کراوە لە باتی شیرینی تاشن پێویستە کە ئێمە شین بژێڕین نەک شیرینی بژێڕین بەڕاستی بە دڵنیایی
مامجەلال باش تێدەگەی چونکە ئاگای لە مێژووی سەفەوی و عوسمانی و قاجار بوو. مامجەلال کەسێکی خوێندەوار بوو و مێژووی دەزانی و ئێمەش باش دەزانین کە لە دەرباری پەهلەوی شای پێشووی ئێرانە کە 45 ساڵ لەوەی پێش گۆڕ بە گۆڕ دەرچوو. ئەمانە کۆمەڵک بەنێوی خۆ خەڵکی فەقیر و هەژار و جووتێر و خاوەن شوان و ئەوە ناچن بەمەدا. من و تۆ دەبین بەمەدا، خوێندەوارەکان، شاعیرەکان، نووسەرەکان. ئەو مێژوویەمان لەبەرە و مامجەلالیش باش دەیزانی یادی بەخێرکە مەداحەکان لە دەرباری عوسمانی چیان دەکرد. و ئێستا عەینە بیللا عەینی ئەوە لە هەزارەی سێهەمدا کە ئێمە سەردەمێک بۆ عەدالەت و بۆ دیموکراسی و بۆ ئەوە شەڕمان دەکرد لە شاخەکان و پێشمەرگایەتیمان دەکرد بە دژی سەدام و بە دژی شای ئێران و بە دژی حکوومەتی ئێرانە یەک بە دوایەکانی ئێرانەدا. ئێمە بۆ ئەومان حەو دەکرد کە چینی فەقیر و هەژار لەگەڵ چینی ئەوە عەدالەتێکی تێدا هەبێت و ئێمە خەباتمان دەکرد بۆ دنیایەکی پڕ لە خۆشەویستی، پڕ لە عەدالەت. بەڵام ئەو ڕۆکانە دەبینین نائەدالەتی لە ناو جەرگی ئەو کۆنە پێشمەرگانەی کە بەخۆیان دڵم پێشمەرگە کە ڕۆژێک لە ڕۆژان ئەمن تەحەدایە دەکەم ڕۆژێک لە ڕۆژان کە ئەو کابرایە وشەی پێشمەرگەی هەڵگرتە و ڕایدەوە شوێنێ بەولایدا عەلەمی کوردستانی کردوتە هەموو شتێک. ڕۆژێک لە ڕۆژان نەبڕوایە بە عەلەمی کوردستان بووە. ڕۆژێک باڵێ ڕۆژێکش نە ڕۆژان پێشمەرگە نەبووە. آخر کوڕی مەلا مستەفای بارزانی پێم بڵە بزانم ئەو پێشمەرگەی وەک مامە ڕیشەی کە بەخۆی دەکوت پێشمەرگە لە چوە و ئەو پێشمەرگەی کە وەکو ئەو هەموو پێشمەرگەی کە لە ساڵانی هەفتا لێرە شەهید بوون و هەشتاکان لێرە شەهید بوون ئەوان لە چوە و کە بە مەتارەیەکی ئاوە 3 ڕۆژ بەڕێگادا دەڕۆیشتن ورکەنانیان دەچیرفانی دابوو دایان خوارد. ئەوە لە چوە و کوڕی مەلا مستەفای بارزانی لە چووکە لە ئەو پەڕی شەڕیشدا کە هەبووە کە نەبووە لەوەدا لە ناز و نیعمەتدا ژیاوە و 10 کەسی بەدواوە بۆ جەنابی کوڕی سەرۆک ئێستاژەوە سەرۆکە ئەو درۆ گەورانەی کە لە داعیشدا دەیکودی کودم لە پێشمەرگەی سەنگەرم ڕۆژێک لە ڕۆژان لە سەنگەر نەبووە تەعەدای لێ دەکەم ڕۆژێک لە ڕۆژانی لە سەنگەردا نەبووە. ئەمانە بەستە مزایدەکردن ئەو پۆپۆلیزمە بەستە کە تۆ دێنی خەڵکی پێدەگەوجێنی تکایە دەستت کەشفە زۆریش دەستت کەشفە. بۆیە چی دیکە خەڵک مەگەوجێنە خەڵک خۆڵ بە چاوی خەڵکدا مەکەن ئێوە هاتوون بۆ ئەوەی کە پوڵ و پارەی سەروەتی ئەو میلەتە ئەنفالکرا و کوڕە شەهید و کچە شەهیدی بەرن بۆ خۆتان لە وڵاتانی ئوروپایە بیدەن بە قەسر و قسوور و بە ئەسپی 10 میلیۆنی و بەجی کلاس و بەچی ئەتۆ کاکە ئەو ڕۆکانە فۆتۆمۆدێل و دۆلارت بۆتە ئاین فۆتۆمۆدێل و دۆلار بۆتە لە هەولێرێ بۆتە نیشانەی پێشمەرگە و بۆتە نیشانەی کوردستانەکەت. ئەتۆ بڕانە بزانە لە هەولێرە چت کردووە تۆ بزانە ئەو ڕۆکانە بە قەولی فارس دەڵە غۆغا دەکا غۆغا فۆتۆمۆدێل و ڕەقاس و جی کلاسەکان کە ئێوە دایاندنیە. ئەمە زۆر عیبە بۆ دایکی نیشتیمان. دایکی نیشتیمان لێتان قبول ناکا بەڕاستی. ڕۆژێک لە ڕۆژان دەبێ ئەو میلەتە لێتان ڕاست بێتەوە تکاتان لێ دەکەم لەبیرتان بێتەوە ئەو میلەتانە چیان بە قەزافی کرد ئەو میلەتانە چیان بە شای ئێرانیا کرد ئەو میلەتانە چیان بە سەدامی کرد. تکایە ئەمن ئەو ڕۆکانە بەبێ پەردە پێتان دەڵێم ئەو میلەتە لەسەر ئەو جادەی لە هەولێرێ لە زاخۆیە لە دهۆکێ لە سلەیمانی لە گەرمیان ئەو ڕۆکانە ئەگە دەستنا ڕاستی کوتن و قسەکردن کاکە ئەوەندەش پەشیمان نین ئەوەندەش. بۆیە ئەمن دەڵێم شتێکی تێدا بێڵنەوە کە هیچ نەبێ بتوانن لە کوردستان دەرباز بن لە کوردستان بتوانن ڕێگای هەڵاتنتان هەبێت بۆی کە میلەت زۆر تووڕەیە. پێتان دەڵێم میلەت زۆر تووڕەیە. میلەت ئامادەی ڕاپەڕینە. میلەت لە داخی ئێوە خەریکە سەری خۆی دەڕنێ. میلەت لە داخی ئێوە خەریکە کە منداڵەکەی دەبینێ بە ڕۆژ لە بەعیرا تا ئێوارە لە کوچە و کۆڵانە و نە دەرسێکەیە و نە پەروەردەیەکەیە بەڵام منداڵە دەوڵەمەندەکە لە مەکتەبی ئەهلی دەخێنێ و ئەوە ڕۆژانە 8 سەعات لە مەکتەبە خوێن پێش چاوی دەگرێ. کاتێک ئەتۆ نەقورست لە منداڵی خەڵک گرت خەڵک ئیتر لێت قبول ناکا کاکە جان. بەڵێ کاک عەلی ینی ئاماژەمان بە قسەکانی وەزیری بەرگری تورکیادا کە دەڵێ ینی پەیوەندیان لەگەڵ پارتی باشە ئەو خۆی وا دەڵێ بەڵام لە هەمان کاتدا خۆ ئەنی هێرش دەکرێتە سەر سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کەواتە ئەم هێرشە بۆ سەر یەکێتی بۆ سەر سەرۆک یەکێتی بۆ چی ئەگەڕێتەوە؟
ئەوە ئەمن ئێستا لە بەرنمەیەکی دیکەدا باسی ئەوەم کرد حقیقەت ئەوەیە کە ئێمە دەبێت ڕیشەیی لێکۆڵینەوە لەو اختلافە بکەین کە ئەوان بەشێکی تورکیا پێی وایە کە ئێرە داڵدەدەری برادرانی هەواڵانی باکوورە و ئەوان بە کێشەی بە مەسەلەی کورد بە ناوهێنانی کورد لە باکووری کوردستان هەر زۆر زوو لە زمانی موسا عەنتەرەوە و لە پێش ئەویشدا ئیسمەت ئینینۆشەوە ئەوان دڵی دووپشک پیانەوە دەدا کە باسی کورد دەکەی ئەوە شتێکی عەیانە بەڵام لەلایەکی دیکەشەوە ئەوان پێیان وایە ئێرە کوردایەتی تێدایە تۆ بزانە 35 ساڵە 36 ساڵە کوردی ڕۆژهەڵات ئۆپۆزیسیۆنی ڕۆژهەڵات لە چۆ حاواوەتەوە هەر لە ناوچەی سلەیمانی ڕۆشنبیر شاری ڕۆشنبیر و شاری خەبات و قوربانیدا خۆی حەشارداوە حاواوەتەوە ئەوان بەوەی تووڕەن و ئەوان بەوەی تووڕەن لەلایەکی دیکەشەوە ئەو دوژمنایەتی کۆنەی کە لە زمانی زۆوە لەو بەری دێگەڵە و لەو بەری دێکەڵەوە هاتووە ئەوان چاویان نییە شۆڕژگێر و ئەدیب و هونەرمەند و ڕۆشنبیرەکانی شاری سلەیمانی ببینن بۆیە ئەوان دژایەتی شاری سلەیمانی دەکەن و دژایەتیکردن لە شاری سلەیمانی لە زەعیفبوونی ئەو حێزانەدا دەبینن کە لەو شارەیدا خەبات دەکەن وەک یەکێتی وەک گۆڕان وەکو هێزەکانی دیکە بۆیە هەموو کارێک دەکەن لەگەڵ دوژمن لەگەڵ داگیرکەر کە ئێرە زەعیفکەن کە ئێرە بتوێننەوە کە ئێرە وا لێ بکەن بکەوێتە سەر ئەژنۆیان بکەوێتە سەر قاچ و بێ پسێ بڵە کاکە بەخاتری ئەو خۆیایی وەرن مەلا مستەفا وەرن کوڕی مەلا مستەفای وەرن کاکە سلەیمانیش دەست بەسەردا بگرن ئەوەی نابینن ئەوەی بە خەونیش نابینن هیوادارم چونکە ئێرە ئەوەندەی کە من لە بیرمە لە 45 ساڵی ڕابردوودا کە لە نزیکەوە لەگەڵ ڕۆشنبیر و خەباتکار و شۆڕژگێری ئەو ناوچەیەدا تێکەڵاوم و دۆستایەتی و برایەتیم هەیە بە دڵنیا بن نایبینن ئەوەی کە سلەیمانی داگیر کرێت بۆیە ئەوان دوژمنایەتێکی کۆنیان هەیە لەگەڵ ئەم شارە دوژمنایەتێکی زۆر کۆنیان هەیە بە قەولی خۆیان لە بەرەی جەلالی و مەلاییدا من پێم وابێ کە ئەوان ئەوەی دەقۆزنەوە کە بە تورکیا بڵێن و فزولیش دەکەن خۆش و راپۆرتیش دەدەن خۆش کە بابەوە فڵان سەرانی پەکەکە لە فڵان جێگا شاردراونەوە لە فڵان جێگای لە شاری سلەیمانی ئەوانش دەکەن فزولیانە دەناکاکە قابلە ئەوان کەراماتیان هەیە کە چێ لە کوێیە و سارێ بە چۆدا دەڕات گرم درۆنی بۆ دەنێرن نەخێر ئەوانەی ئەو عەمەلیات و ئەو کارە ساتە تۆریستیانەی لە میدیا پروپاگەندە و چاواشەکاریش بڵاوەکرێتەوە کاک عەلی بەڵێ دقیقان ئەمن پێم وابێ ئەوە بەبێ ئەوەی کە سیخوڕی ناوخۆ بەکرێگیراوی ناوخۆ بە قەولی ئەخەمر دەڵم ئەو جارەکانە بەبێ ئەوەی کە خۆی وەزیری بەرگری دەڵێ بەبێ ئەو دۆستانە ناکرێت یەک عەمەلیاتیشان بۆ ناکرێت بەبێ ئەو ئەستا ئەتۆ لە نزیکەوە دەزانی کە عەلی سواری سیارەکەی بڕۆی ئەگەر تۆ نەیڵەی چێ دەزانێت کە من سواری سیارەکەم بڕۆیشتم ئەوە حەقیقەتێکە هەمومان ئەوەی دەزانین کە ئەو کارە بەبێ هاوکاری دۆستەکانیان سیخوڕەکانیان بەکرێگیراوەکانیان لە ناو خودی خاچی کوردستاندا ناکرێت بۆ تورکیای مستەحیلە بکرێت کە ئەوان گەرای دەدەن بە درۆنەکەی ئەوان ڕاهنمایان دەکەن ئەوان شێن و ڕێگایان بۆ دەچێشن و ئەوە سپاس ئەمن لێرەدا دەڵم سپاس بۆ ئەو ڕاستکردنەوەی وەزیری بەرگری کە لە میلەتی ڕوون کردەوە کە بابە ئەو هەموو جینایەتەی کە تورکیا دەیکا وەزیری بەرگری دەیکا بۆ خۆی نایکا بە هاوکاری دۆستەکانی دەیکا ئەوە دوێنێ ئەو قسەی کردووە ئەو تەسریحی داوە و ئەو جارەکانە بەستە دەست هەڵگرن لە چاواشەکاری چونکە بەڕاستی دەستەکەتان کەشفە. بەڵێ سەبارەت بە گوێنەگرتن لە نوێردە و دیبلۆماتکاران و لە هەمووشیان بەڕاستی گەورەتر کە وەزیری دەرەوەی ئەمریکایە ینی وەزیری وڵاتێکی زلهێزی وەکو ئەمریکا کە تاوەکو ئێستاکەش ئەمریکا کە عێراق بە ژێر سایە و سابات و هەیمەنەتی خۆی زانێت چکە دەڵێ کە من ئازادم کردووە کەواتە گوێنەگرتن لە ئەمریکا و نامەیەکی پڕ لە خاڵی بەسوود و خاڵی پۆزەتیف و خاڵی باش لە بەرژەوەندی هەرێمی کوردستان لە بەرژەوەندی کەرکووکی تێدا بووە بەڵام گوێی لێ نەگیرا کاک عەلی کەواتە گوێنەگرتن لە ئەمریکا ئەمە ئەنجامەکەی بوو بەڕاستی بەڵام بۆ گوێ نەگیرا بەڕای تۆ؟
بۆی کە زۆر کەشف بوو شتەکە زۆر کەشف بوو لە ڕۆژی ئەووەڵەوە مەسەلەی ڕێفراندۆم بەبێەوەی کە لەنێو ئەو هەموو کێشە و بەزم و هەڵاوگرمەی کوردیدا لەگەڵ بەغدایە لەگەڵ ئێرانە یەک جێ لە ناکاو کێشەی ڕێفراندۆم هاتە گۆڕێ ئەوە معلوم بوو ئەوە پلانی کوردی نەبوو معلوم بوو کە داگیرکەری تورکیا ئەو کارەیان پێدەکا کاتێک داگیرکەرێک کە من مزدوریم کە من بەکرێگیرە تا 100 ئەخوا دەمی هاوارمان کرد ئەگەر ئێوە بچن بۆ 6 ساڵەوە پێش لە میدیاکان و دنیای مەجازی و لە سۆشیال میدیا بگەڕێن خۆ دەزانی کە چیان بەو برایی تۆ کتووە چیان پێ نەکرد وایان لێ کردم کە ئەسەن هەر وڵات بەجێ بێڵم ئەوەندەیان جینێ و ئەوەندەیان ئەوە کرد بەڵام حەقیقەت ئەوە بە ئەوان بە قسەی ئەمریکایان نەکرد بە قسەی ئێرانیان نەکرد بە قسەی دۆستەکانیان نەکرد بۆ چونکە قبوڵیان کرد بوو ئەو مەعموریەتە ئەو کارە بەکرێگیراوانە بۆ تورکیا بکەن چونکە ڕیشیان لە گرێوی ئاغای ئۆردۆغاندا بوو ئاغای ئۆردۆغان پێی کوتبوون دەبێ ئەو کارە بکەن و ئەو کارە جادوایەکانە بۆ خۆم پێتان دەنا خێرە خۆ سلەیمانی خۆ یەکێتی نیشتمانی پێشەنگی ڕێفراندۆم نەبوو ئەوان پێشەنگی ڕێفراندۆم بوون ئەو بوو شار بە شار و دێ بەدێ دەگەڕادی کوڕ ڕێفراندۆم لە کاتێکا مافی شاری خۆڵوسی تورکیاکەشمەکەیەتی بەڕاستی زۆر دەمێکە هەڵگرێتی تەبعاً ئەو حەسارەی خستە سەر سلەیمانی نزیک بە ساڵێک نەیهێشتارە هەستێنێ ئێستاشی لەگەڵ بێ و حەساری سەر شاری سلێمانی بەڵام هەولێری کردەوە خۆ دەبوو ئەگەر لەسەر ئەوەی باە کە چێ ڕێفراندۆمی کردو تورکیا جەزرەبەیان بدایە تورکیا عقوبەیان بدا دەبوو زیاتر ئەو بەر عقوبە بدەن کەچی ئەوان ئەو بەریان عقوبەدا ئەمە هەر ئەو قسەی جەنابتە کە لە پێشداکردن ئەوان فزولیش دەکەن ئەوان راپۆرتیشمان لێ دەدەن ئەوان معلوماتی نادروست و غەڵەتیش دەدەن بە تورکیای و یارمەتیشان دەکەن کە فلان شۆڕژگێر فلان هەواڵ لە چۆیە فلان سیارە بە چۆدا دەڕوا و ئەوەی تر ئەو پڕی خیانەتە یعنی چێم بە چ زمانێک بڵێ کاکە ئێمە دەنێو چیرفانی خۆماندا دەنێو باوەشی خۆماندا مارێکی بەکرێگیرا و دەپەروەرێنین کە هیچ بەروو بوومێکی ئەم وڵاتەی بۆ وڵاتەکەی بەکارنانە بۆ دەیخوا دەیدا بە منداڵەکانی دەیدا بە ولا دەیدا بە ئەربابەکانی تۆ بزانەوە چەند ساڵە لەسەر سیاسەتی ئابووری سەربەخۆ نێچیروان بارزانانی هاتکوێ سیاسەتی ئابووری سەربەخۆ دەی ئابووری سەربەخۆ پێم بڵێ وەرن بابینە پای حەق و حیسێ و وەرن با لەسەر ئەو مێزەدانیشین بزانین ئابووری سەربەخۆی نەوتی کوردستان زیاتر قازانجی بۆ چێ بوو کاکە قابلە مەسرەفی گواستنەوەی نەوتەکە لە خودی نەوتەکەی زیاتر بێت دەی گواستنەوەی نەوتەکە چێە کۆمپانیای کارە دووسێدانە بۆریش ڕنگاویان داناوە بزانە چۆن خێنی ئەو میلەتەی دەمژن بە نێوی گواستنەوەی بۆری نەوت بزانە چەندمان لێ دەژێرنەوە ئەتۆ پێت وایە یەکدانە بەرمیل نەوتێ و کوردستانەی چەندی بۆ خەڵکی کوردستان دەمێنێتەوە بە دڵنیایی پێت دەڵم 6 دلاری زیاتر بۆ نامێنێتەوە هەمووی بە وڵایدا دەڕا بەشی هەرە زۆری دەچێتە چیرفانی ئەربابەکەی کە ئاغای ئۆردۆغانە بەڵێ ئەو لێکەوتانەی کە بەسەر کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان هاتن بەهۆی ڕێفراندۆمەوە کاک عەلی یعنی بەڕێی بەڕێستان کەرکووک و کوردی کەرکووک یاخود کوردی ئەم ناوچانەی چەند ساڵ بەرەو دواوە گەڕاندەوە ئێمە گەرعانە چاو بێمە کەرکووک نەهاتوون بەداخەوە زۆرم پێخۆش بوو لەو بەرنامەیدا ئەمن لە ڕێگای دوورەوە بەشداریم نەکردبایە و هاتپام دووسێ ڕۆژ لە کەرکووک بووم بەڵام بە دڵنیایی پێت دەڵم ئەمن ساڵی 2014 لەگەڵ کۆمەڵک پێشمەرگە بۆ شەڕی داعش هاتم 1-2 سەعاتێک لە ناو کەرکووک بووین و هاتوو چەمان کرد دواتریش لە دێهاتی دەوروبەر و دێی مەلا عەبدوڵڵا و ئەوانە بووین ئەمن بە دڵنیایی پێت دەڵم بە دڵنیایی خەڵکی کەرکووک شاری کەرکووک ئاوەدانی کەرکووک جووتیارەکانی کەرکووک 1000 خۆزگە دەخوازن بە سەردەمی زوو بە سەردەمێک کە دەوڵەتێک بە ئەو پەڕی فاشیستی خۆیەوە بەو پەڕی بێڕەحمی خۆیەوە بەڵام نوعێک موسسە بوو نوعێک موسسات کاری دەکرد لەو دەوڵەتێدا و ئەو کاری بە مخەڕیب بوو بە ئیسلاحی خۆی بەناوی تاریب ئەنجام بدرێت کورد فەرامۆشەکرێ ناهاوسەنگی لە دابەشکردنی پۆستەکانە هەیە بە دڵنیایی ئەمن دڵنیام کە ئەو وەحشیگەرەی کە ئەمڕۆکانە
یەکێک و ئاغای جەبووری و چێک و ئەوانە دەیکارەوە حەشتی شعبی و ئەوانە دەست لە کەرکووک دەیکەن دڵنیام کە لە مێژووی کەرکووک بێوێنە بووە لە مێژووی کەرکووک ئەگە ئەو پەڕی سەددام بەو پەڕی وەحشیگەری خۆیەوە خەڵکی لە سێدارە دەدا خەڵکی تیرە باران دەکرد ئێستا کوونیە زۆر لە وەزعی ئەو دەمی خراپترین و کەرکووک دەبوو ئێستا یەکێک لە ئاوەدانترین لە خۆشترین شارەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بایە کە بەداخەوە ئەوەی کە لە دوورەوە دەیبینم ئێستاش کە ئێستاە وێرانە و وێرانەتر دەبێت و حاڵی جووتیارەکانمان زۆر خراپە دێن بەروبوومیان دەسووتێنن دێن هەر دەمەی بەزمێکیان پێدەگرن دێن داگیری دەکەن عەرزی فەلاحەکانمان ئەوانە هەمووی هەیە و دەنووسرێ ڕۆژانە و ئەوە هەموو لە سەیاسەر سەری ڕێفراندۆمی کاک مەسعود بارزانیەوە بوو کە ئێستاشی لەگەڵ بێ ئەو واقعێتانە دەبینێت کە چی پەشیمان نییە ئەو ڕۆبەیانی یەکدانە تابڵۆی گەورەی کێشاوەتەوە و پۆستەرێکی وڵاو کردوتەوە یادی ئەو یادە پیرۆز و بەڵام خۆوان داوایان لە بەڕێز عەبادی کرد کە دەرگای حیواردانە ئەخکاکە خۆبر ئەوان سەردەمێکی کۆمەڵێک بەداحیان لە کۆنە شوعی و لە ئەوانە وەڕێ خست بوو لەسەر ئەو تەلەڤیزۆنانە دەهاتن و دەچووندایان کوت ناسنامەی کوردیمان دەچیرپاندایە پاسپۆرتی کوردیمان دەچیرپاندایە پاسپۆرتی عێراقیان لەسەر تەلەڤیزۆن دەدڕێن ئەو جارەکانە دەهاتن فشقیات و ئەو جورە کارە مەسخەرانەیان دەکرد کە چی هێندەی نەبرد کاکە وەفد بە دوای وەفددا وەک سوال کرد بڕۆ بۆ بەغدا بۆ مەعاش بڕۆ بۆ مەغدا وەفتەی چی نەکرد وەفتێکی دیکە عەبادی چی نەکرد بڕۆن بۆ سوودانی هیچی نەکرد بڕۆنەوە دیسان کاکە عیب و شوورە یعنی کورد ئەوەندە سووک نەبووە لە زمانی سەددامیشدا ئەمە لە زمانی سەددام هەڵۆ بووین هەڵۆ بەرزەکانی شاخەکان مەشهور بوو لە زمانی سەددام ئێستا کاکە قەد و داڵمان باز دەکەن ئەتۆ لە مانجێکدا 6,000 7,000 وەفتی گەورە بە جانتاوە بە بۆیەنباغ و بە چاکەت و پانتۆڵی $10,000 دەنێری بۆ بەغدایە توخەوە عیب نییە ئەوە عیب نییە ئەتۆگە ئاوە سوالکەری ئەو بۆیەنباغ و چاکەت و پانتۆڵە گرانانت لە چییە هەر یەکسەر سەعاتەکەیان دەردەخەن مەرقی سەعاتەکەیان و مەرکەی بۆیەنباغەکەی دەردەکەوێت کاکە عیبە کاکە ئەوان پێمان پێدەکەنن عەرەبی بەغدایە پێمان پێدەکەن عەرەبی بەغدایە دەڵێ کاکەەوە حەیایان نییە جارێکمان دەرکردن 2,000مان دەرکردن 3,000مان دەرکردن ئەو جارەکانە کاکە ئێوە نەوتەکە دەدەستن بڕن بیدن بە میلەتەکەتان عەرەب وریایە ورا تێدەگا کاکە و مافی خۆیەتی بڵە کاکە ئەتۆ ئی خۆت دەخۆی دەیدزی بۆ عائیلەکەت ئیمنیش دەدەی بەری پیاوەتی پێوەکەی مەعاشی میلەتەکەتی پێ بدەی نایدەم ئەوە کتاوەتەوە وەزعی حاڵی موجودە کە عەرەب لەو ڕاستیە گەیشتۆ کە ئێمە دزین عەرەب لەوە گەیشتۆ کە بەرووبوومی کوردستان ناوخۆ نەوت هەمووی ئەوانە مرور هەمووی ئەوانە دەخورێەوە کەس نازانێت چی لە دێت کاکە تو ئەگەر وابێت ئەتۆ بۆ ناتوانی وەزارەتێکی دارایی گیان واتە بەغاش ینی لە ئێستا سیقەی بە حکوومەتی کوردی یاخود بەم کابینی ئێستا نەماوە لە مێژە ئەوەندەشی سیقەت نییە ئەوەندە ینی ئیمکانی لێ بەغا سیقەی هەبایە نەیدەتوانی ئاوە بە قەولی فارز دەڵە گوستاخ و پڕڕویانە و بێشەرمانە ئاوای کردایە ئەو هەموو وەفتە یەک بە دوایەکە دابدێتەوە کاکە وەفتی من دەسێ بۆ پۆز لێدانێ وەفتی من بە تارەی شخصی دەسێ بۆ پۆز لێدانێ کورە کاکە عەرەبەوانە دەزانێ عەرەب دەڵێ حاڵەکەت جوانە ئەتۆ حاڵت جوانە ئەتۆ کاکە تۆ کۆمەڵە خەڵک دەنێری بەغدایە کە هەمووی بەرژەوەندی خۆی لە بەغدایە بەرژەوەندێکی تەسکی شخصی خۆی بە هەمووی بەرژەوەندی میلەتی کورد ناگۆڕێتەوە ئەی کاکە بەغدا ئەوە تێدەگا بۆ بکە ینی سپێن ینی چی بێ ئەتۆ بەرووبوومی ناوخۆی وڵات دەخۆی هەمووی ئەوانەی کە لە ناوخۆی وڵات پەیدای دەکەی دەیخۆی نەوتەکەش کەس نازانێت چی لە دەکەی نەوتەکەش ئەوە تا بە لۆری دەڕوا بە ترێلی دەڕوا بە تانچێر دەڕوا بە هەموو جۆرێک دەڕوا کاکە دەیبینن ئەو ڕۆکانە دنیای تەکنۆلۆژیایە کاکە جان دنیای تەکنۆلۆژیا وەک چۆن لە هەموو سەرجادەیە کامێرایەکە لەو ئاسمانەش بست بە بستی کامێرا هەیە وە دەتبینێ بە GPS-ەوە بە هەمووی ئەوانەوە بەو تەکنۆلۆژیا مۆدێرنەوە ڕێک دەزانێ ئەو
تانچێرە کە ڕۆی چەندی نەوت تێدایە چەندی بنزین تێدایە چەندی قیری ڕەش تێدایە هەمووی دەبینێ و هەمووشی حیساب دەکا هەمووشی کاغەز و قەڵەمێکی ئاوایان بەدەستەوەیە حیسابی دەکا دەڵێ ئەو مانگەی زیاتریان لە موچەی میلەت دزیوە کەوابێ بڕۆن دزایەتەکە بێننەوە موچەی میلەت دەن بۆ ئەمن بیدەم منیش خەڵکی فەقیر و هەژارم هەیە خەڵکی ئەوانیش خۆ دزیان هەیە ئەوانیش خۆ گەندەڵەکە گەیشتۆتە ئێرە گەندەڵەکە هەر لێرەوە نییە بە ئەو شتەون نەبێ کە پێمان وابێ لەوێ حەزەتی مەعسوومە دانیشتە و نەخێر ئەوانیش گەندەڵی هەتا ئێرەیان هاتووە گەندەڵی عێراق دەخوا بەڕاستی و ئێمە بەشێکین لەو گەندەڵێ گەورەی و بەڕاستی دەبوو ئێمە لەو 33 ساڵێدا نموزەجێکی ئەوەندە جوانی شارستانەتی و عەدالەتمان پێشکەشی کۆمەڵانی خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دنیا کردبایە کە ئەوڕۆ ئەگە زوڵمێکشمان لێکرابایە هەموو دنیا هات پاسەرخەت کوتپاکاکە ئەو میلەتە شەریفن ئەو میلەتە زانە چن نموزەجێکیان دەنێ ئەو هەموو گورگ و بەراز و دێ و سرنجەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە خۆیان نیشانداوە لەلایەک ئەوە عەرەب لەلایەک ئەوە عەجەم لەلایەک ئەوە تورک وەرە بزانن ئەوانە ئەو میلەتە چەند بە پاکی لەگەڵ میلەتی خۆیان دەژین ئەو میلەتە چەند بە جوانی بەروبوومیان لەگەڵ میلەتی لەگەڵ خەڵکە فەقیرەکەی خۆیان بەش دەکەن چ پەروەردەیەکی جوانیان وەڕێخستەوە وەرە بچۆ مەکتەبەکانیان بزانە چ مامۆستاکان چەند بە دڵسۆزی منداڵ پەروەردە دەکەن لە جیاتی ئەوەی بڕا بزانە یەک کەس ڕەحممان پێ ناکات هەر کە دەڵێ هەرێمی کوردستان خەڵک بێزی لێدێتەوە ئاوامان لە خۆمان کرد بۆ خۆمان وامان لە خۆمان کرد کە ئەمن هەمیشە و دایم کە کاتێکە لەو شاخ و چێوەی پێشبەرگایەتیمان دەکرد چاوەڕوانی ئەوم دەکرد کە ڕۆژێکە گەمە دەسەڵات بگرینە دەست جوانترین نمونەی ئینسانیەت جوانترین نمونەی مرۆڤایەتی جوانترین نمونەی عەدالەتخوازی لە وڵاتەکەی خۆمان پیادە بکەین لە وڵاتەکەی خۆمان پێشکەشی دنیا بکەین و دنیا چاومان لێ بکەوە دنیا بێ بڵێ کاکە وەرن نموزەجی کوردستانتان پێ نیشان دەین کە دوای 40-50 ساڵ شۆڕش و شاخ و چێوە پێشمەرگایەتی هاتووم بزانە چیان دروست کردووە بە شەڕی داعشدا یعنی ئەتوانین بڵێن زیاتر لە 100 وڵات هاوکاری کورد و هاوکاری پێشمەرگە بوو بەڵام لە دوای ئەنجامدانی ڕفراندۆم ئێستا بەنی ژمارەکە بەدەست بەڕاستی بە پەنجەی دەست ئەژمێدرێن کە چەند وڵاتێکی زۆر کەم ماوە ئەویش هاوکارەکانیان وەکو پێشووتر نییە کە هاوکاری کورد بکەن بەڕاستی کەواتە ڕێفراندۆم لە دنیای دەرەوە تا چەند پێگەی کوردی لاوااستر کرد و ئەو وڵاتانی کە لە پێشووتردا یاخود لە پێشوودا هاوکاری کورد بوون ئێستا ئەوانیش تا چڕادەیەک جگەلەوەی کەوا پێگەی کورد لە بەغا لاواز بووە لە دنیای دەرەوە ئەمە تا چەند بۆ مایەوەی کە زیان بە پێگەی کورد بگەێنێت و وای لەوە کردکەوە وڵاتانی زلهێزی جیهانیش متمانیان بە کورد و عەرابەکانی ڕێفراندۆم نەبێ با ئەم لە بەرامبەر ئەو کامێرایی تۆدا زۆر برایانە و زۆر سادقانە ڕاستێک بە تۆ بڵم هاتچۆی ئوروپا دەکەم هاتچۆی دەرەوە دەکەم وڵاتانی دەرەوە خەڵکی ڕۆشنبیر و ئاکادمی زۆر دەبینم گفتوگۆیان لەگەڵ دەکەم تازە لە لۆزان هاتوومەوە تازە لە بروکسێل هاتوومەوە لە پارلەمانی ئوروپا بەشداریم کردووە لە ئومەمی متحیدەدا 2 مانگ لەوە پێش ئەمن چوومە ئومەمی متحیدە لە جنێف ئەمن ئاگادارم کە ئەوان لە ڕۆژی ئەوڵەوە هەر بەڕاستی ڕفراندۆمان پێفشە بوو نایان دەزانین ئەو میلەتە بۆ لە سەریان دراوە شێت بوون هەرچەند ئەوان خەتای میلەت دەزانن کە ئەوە هەمووی عینادی کوڕی مەلا مستەفای بوو هەر بە دوو قاچی پێڵاوێکی کردبوو دەبوو مەعموریەتەکەی ئۆردوغانی بەجێ بگێنێ ئەوان ئەوەی دەزانن بەڵام حەقیقەت ئەوەیە کە ئەوان هەر تەعەجوب دەکەن لێمان دەپرسن باشە ئەوە چی بوو کردمان ئەو کارە ئەحمەقانەیە چ بوو کردمان بۆ کردمان ئەرێ بە خاتری خوایەوە لە چیتان کەم بوو بۆ واتان کرد ئەمە حەقیقەتێکە کە زۆربەی ڕۆشنبیر و ئاکادمی و ئەوانەی سیاسەتمەدار و نوخبەی ئوروپایی ئاوا بە جۆرێک وەکو شێتی سەیریان کردین لەو مۆزوعیدا و ئێستاش کە دەبینن کە گەندەڵی مەسەلەن ئەتوەیەکی مەسەڵەن نووسراوەکانی مایکل ڕۆبێن لە زۆربەی دنیای ئاکادمی و ڕۆشنبیری ئوروپادا دەخێنرێتەوە بڕۆ چاوێک لە نووسراوەکانی مایکل ڕۆبێنی بکە لەوانی دیکە بکە کە دێن و دەڕۆن ئەوانەی کە بازرگان بوون وەکو گارنەر و نازانم لێڤی ئەوانە هەمووی ون بوون هەر ون بوون ڕۆیشتن چونکە پارەی خۆیان برد و ڕۆیشتن بەوە دەشات بوون و بە شومان بدەن و ڕۆیشتن و چەند ڕۆژێکی بە کەیفی خۆیان لە بارگای بارزانی لە وەڕاندیان و لە وەڕین و بە کەیف خۆیان پارەیان دەشیفانیاندا ڕۆیشتن بەڵام ئەوەی کە ئەو ڕۆکانە بەڕاستی هەمن حەقیان پێ دەدەم
کە هەر بەلای وشەی کوردانە ڕۆن حەقیان پێ دەدەم چونکە ئەوان ئینتزاریان هەبوو وەختی وڵاتی چووکو ئەڵمانیا ئەو موشەکە گەورانەی دار بوو کوردستان نازام ناوەکەیم لەبیر چێتەوە چەکێکی زۆر قورسینار وەختێکی ئەوان دیتیان پاش قەدەرێکی جوابیان بەڵێ میلان جوابیان بۆ چووکە ئەوە لە بازار دەفرۆشتێ یا مەسەلەن خزمەتەکانی کۆرەی جنوبی مەسەلەن بە هێند وەرناگیرێ یا مەسەلەن عەمیدەکان و ژنەراڵەکان ئەو جوورەی کە ئەوان چاوەڕێ بوون ئەو فەهم و مەعلوماتیان نییە کاکە پەشیمان بوونەوە وتیانە بە خاتری خوایمە ڕوومان دەست ئەوان پێیان وا بڕویان لە میلەتێکی چەساوەی میلەتێکی تازە پێگەیشت و کردووە نەیانزانی کاکە ڕوویاندا میلەتێکی کردو کە سەرکردایەتەکەی ئێستاش لە شوانکارەیدا دەژی سەرکردایەتەکەی ئێستاش بڕوای بە ڕەشماڵە ئێستاش بڕوای بە ڕەعیەتە بڕوای بە مەکتەبی سیاسینە مەکتەب سیاسیەکەی کردوتە مێگەلێک بەنێوی مەکتەبی سیاسی کردوێتی بە ڕەعیەت ئێستاشی لەگەڵ بێت دەبێ ئەتۆ بچی بەیعەت بە هەرە کڕسکۆلەکەی مەسعود بارزانی بکەیت بە هەرە کوڕە بچووکەکەی بکەیت ئەوان ئێستا کوونە ئەویان بۆ کەشف بووە ئەی باشە ئەتۆ خۆت لە جێگای ڕۆشنبیرێک خونوخبەیەک پارلەمانتارێکی ئوروپی ئەمریکایی ئوسترالیایی دابنێ وەختێک دێ ئەوە دەکات پەشیمان دەبێتەوە دەڕوا دەڵێ با بچم بۆ نێپاڵ خزمەتیی ئەو خەڵکی نێپاڵی بکەم باشترە کاکە وەڵڵا ئێوە دەبێت تێبگەن لەوەی کە ئێمە دەرەوەی هات سوێ دەکەین ئەوان وەکو شوانکارە سێری ئەمە دەکەن ئەوان وەکو میلەتێکی دواکەوتوو کە نەهاتووینە سەردەمی مۆدێرنیتا کە قۆناغی ڕەنەسانس و شتیوامان تێنەپەڕاندووە کە ئێمە ئێستاشی لەگەڵ بێ بە چەشنی ئاغا و ڕەعیەت حیزبایەتی دەکەین ئاغا و ڕەعیەت بۆ حیزبایەتی لە لایوان نایخوا بەڵێ کاک عەلی من سوپاس دەکەم سوپاس کە ئەمڕۆ لەگەڵم ئامادە بوویت دیارە ئەم پرسە یاخود پرسی ڕفراندۆم پێویستی بە شەنوکە و هاوکات ڕەنگە بە تیۆری پێویستی بە چەندان دیراسەی بەرز و باڵا هەیە بۆی کە بگەین بە ئەنجامێک کە ئاخۆمە تا چەند زیانی بە پێگە و قەواری کوردگەیاندووە من لە کۆتایە سپاس دەکەم ئەگەر خاڵێک سەرنجێکت هەبێ کەمە دواقسەی بەڕێستان بە سپاسەوە من زۆر سپاسی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان گەلی کەرکووک دەکەم و سڵاوم بۆ هەموو خەڵکی کەرکووک هەیە بەڕاستی لێرەوەڕا ڕێز و حورمەتم هەیە بەڕاستی ئەوان بە معنای واقعی پارچەیەکن لە لەشی هەموو دایکی نیشتیمان پارچەیەکی خۆشەویستن لە دێر زەمانەوە و ئەمن حوبێکی تایبەتیم بۆ خەڵکی کەرکووک هەیە لێرەوە بەڕاستی سەری ڕێز و نەوازش بۆ هەموو شەهیدەکانیان دادەنوێنم بۆ هەموو دایکی شەهیدەکان دادەنوێنم و بەڕاستی حەقە ئەو ڕۆکانە یەکتر ڕاوە شێنین دەوە خەبەر وەرە دەوەرە ڕۆڵی کورد دەوەرە ڕۆڵی کورد دەوەرە بزانە دۆستت چێیە دوژبنت چێیە ئەو ڕۆکانە ڕۆژی ئەوەیە کە ئیتر ئێمە لە کەس قبول نەکەین ئەو ڕۆژی ئەوەیە کە ئێمە هیچ داگیرکەرێک بە ئاغای خۆمان نەزانین نۆکەرایەتی و بەکرێ گیراوی بۆ هیچ داگیرکەرێک نەکەین بەداخەوە لەوەتی کورد هەیە ئەو تەجروبە پیسەی هەیە کە سەرکردەی ئاوە ناپاکی تێدا پەیدا بووە سەرکردە یا پاڵی وە سەفەوی داوە یا پاڵی وە قاجار داوە یا پاڵی وە سوڵتانی عوسمانی داوە ئەم ڕۆکانە عەیبە بۆ ئێمە مێژووی 120 ساڵەوە پێشی میرایەتەکان دووبارە دەکەینەوە میرایەتی ڕۆیش دەقەبرێمان نییە تەواو بوو فایلی میرایەتی و فایلی سەردەمی شوانکارەیی دەبێت داخەین ئەو ڕۆکانە دنیای تەکنۆلۆژیایە دنیای ئەوەیە کە منداڵەکانمان لێمان قبول ناکەن کاکە ئەو ڕۆکانە هەموو منداڵێکی من و تۆ منداڵێکی هەموو لادەیەکی یەکدانە بۆ خۆی ڕۆژنامە نووسە مۆبایلێکی دەشیرفانی دایەکە کامێرایە تەسجیلە نامەبەرە پۆستە هەموو شتێکە و بەوەی دەتوانێت لەگەڵ چوار قوشببینی دنیاە رابطە پەیدا بکە و دەزانێت گەنجێکی ئوسترالیا چۆن دەژێت دەزانێت گەنجێکی لۆسانجلس چۆن دەژی و دەزانێت کوڕی فڵان سەرکردەی کورد لە چۆ ماڵی کڕیوە لە چۆ ڤێلای کڕیوە لە چۆ جیکلاسی کڕیوە فڵان ڕقاس و فڵان فۆتۆمۆدل ئەو شۆ لە باوەشی چێدا بوون تکایە خەڵکی قبول مەکەن وەرنە سەر جادەی وە مادام وەزیری بەرگری تورکیا کوتی پێرێکانە دوێنێکانە کوتی ئێمە بەبێ هاوکاری دۆستەکانمان هیچ نین ئەوە معنای زۆرە ورن باوە خەبەر بێت بەڵێ دووبارە سپاس بۆ تۆ سپاس کە ئەمڕۆ لەگەڵمان ئامادە بوویت ماندوو نەبیت بەڕێزان سپاس بۆیەوەش کە بینەربوون هەمولایەکتان شار و کامەران بن ماڵاوە